عزیزان و خۆشەویستانم لە هەرجێکن گەرمترین سڵاوتان لەبێ SP Health لەگەڵتان بەردەوامە لەم بەرنامەیەدا باس لە جوانکاری پێست دەکەین لە جیهاندا گرنگێکی زۆر بە جوانکاری دەدرێت و هەموو حەز دەکەن کە خاوەن پێستێکی جوان بین دەکرێت ئەم گرنگی پێدانا لە ڕێگەی سروشتەوە بێ یاخود لە ڕێگەی چەند کردەیەکی پزیشکیەوە بێ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین زۆرترینی ئەو کردە پزیشکیانە باس بکەین کە لە بواری جوانکاریدا بەکاردەهێنرێ بۆ ئەمە بەستە دیمانێکمان لەگەڵ دکتۆرە تانیا کرد کە ئێستا بینەری دەبن ئەمڕۆ هاتوونەتە سنتەری کوردستانی و بوونی میوانی دکتۆرە تانیا محەممەد ڕەوف پسپۆری نەشتەرگەری جوانکاری و سوتاوی سەرتا دەچنە لە بایۆگرافیەکی دکتۆرە و دەگەڕێنەوە. سڵاو لێبێ دکتۆرە. سەرەتا پێم خۆشە بۆ دەست پێ بکەم لەگەڵ زیادبوونی تەمەندا ئەو گۆڕانکارانەی چین کە لە ڕوخساری مرۆڤدا ڕوو دەدات. بەڵێ سەرەتا دەستخۆشتان لێ یەکەم بۆ هاتنتان پیرۆزبای بەرنامەکەتان لێ یەکەم پیرۆزبای کەناڵەکەتان لێ یەکەم بە هیوام هەر سەرکەوتوو بن بەنسبەت گۆڕانکارەکان کە لە ڕوخساردا ڕۆدا سەرەتای ماگە لە ناوچانەوە دەست پێ بکەین لەگەڵ تەمەنە کۆمەڵێک چرچی لە ناوچوانە دروستە بێت لە بینی برۆ لە دەوروبەری بەشی ڕاست و چەپی چاوە هەروەها زیادبوونی پێستی پێڵووی سەرۆی چاو پێڵی خوارەوەی چاو نەمانی چەوری لە ڕوومەتە دەرکەوتنی خەتی پێکەنین یاخود خەتی تەمەن و هەروەها داکەوتنی پێست و زیاتریش نەمانی کۆلاجین لە پێستەکەیە کە ئەمانە هەمووی بەیەکەوە چرچی و پیربوونێک لە ڕوخساردا دەرەخەن. زۆر باشە دکتۆرە هەندێک چەمک هەیە لە لای هاوڵاتیان تێکەڵاوداوێت بۆ نمونە جوانکاری و ڕێکاری دەمەوێت هەندێک ڕوونکردنەوە بدەیتێ بزانین جیاوازی نێوان جوانکاری و ڕێکاری چییە؟ بەڵێ زۆر جوانە پرسیارەکە دەستە خۆش بێ بەنسبەت جوانکاریەوە جوانکاری اختیاریە ئایا کەسەکە بیکات یانەی کات یعنی ئەوە نییە زۆر زەڕوری بێت کە لە ساسە پێویست بێ بکرێت بۆ نمونە کەسێکمان هەیە لوتی کێشەیەکی نییە لەگەڵ دەم و چاویا گونجاوە بەڵام خۆی حەزەکات بچووکتری کاتەوە ئەمە ئەکێتە بڵێن بابەتی جوانکاریەوە وەکو ڕێککاری ئەگەر کەسێک بە هەر سەبەبێک بۆ نمونە هەر نمونونەکە لە دوو تاهێنینەوە بەرکەوتنێکی لوتی هەبوو بێتە هۆیەوەی کە خواریە دروستکە لە لوتەکە یاخۆت ناشرینی بکات ئەمان ئەکێتە بابی ڕێککاریەوە. دکتۆرە لە ئێستادا زۆربەی ئەو نەشتەرگارانە یاخود ئەو جوانکارانە چین کە هاوڵاتیان بەهێوە سەردانی بەڕێستان دەکەن لە سنتەرەکە بۆی چارەسەری خۆیان بکەن. زۆرن ئەو چارەسەرەکان بەڵام بەعام لە ئێستادا بۆتۆکس فلەر پلازما وەکو نەشتەرگەریەکان نەشتەرگەری پێڵووی چاو پێڵووی سەرەوە پێڵووی خوارەوە نەشتەرگەری جوانکاری لوت نەشتەرگەری بچووکردنەوەی ورک دابرنی چەوری ئەمانە بەعام ئەوانن کە ئەکرێن و داواکاری زۆریان لەسەر. بەڵێ دکتۆرە تەبانکەین لەسەر باسکردنی جوانکاری خەڵک کۆمەڵێک پرسیاری زۆریان لا دروستە پێم خۆشە بتوانین باس لە کۆمەڵێکیان بکەین سەرەتا لە فلەر و بۆتۆکسەوە دەست پێ دەکەین جیاوازی نێوان ئەم دوانە چییە؟ جیاوازێکی زۆر هەیە لە نێوان بۆتۆکس و فیلەرە بۆتۆکس ژەهرێکە لە بەکتریاکە وەرەگیرێ بۆ لابرنی چرچەکانی ڕوخسار بەکارهێنرێ یاخود هەندێک جار بۆ کەمکردنەوەی ئارەقکردنەوە بەکارهێنرێ وەکو واری جوانکاری. فیلەر ئەمەیان ناوکەی خۆی بەخۆیەتی فیڵیەکە پڕیەکات بۆ نمونە بۆ گەورەکردنی بەشەکانی ئەندامەکانی جەستە توانین بۆ ڕوومەت بەکار بهێنرێت بۆ گەورەکردنی لێو بەکار بهێنرێت بەم شێوەیە. زۆر باشە دکتۆرە کاتێک کەسێک بۆتۆکس یاخود فیلەر دەکا کاریگەری ئەمانە تا چەندێک دەمێنێتەوە بۆ کەسەوە؟ بەنسبەت بۆتۆکسەوە بۆتۆکس سەرەتا خۆی 3 ڕۆژ بۆ 10 ڕۆژێوێ هەتاکو کاریگەرەکەی دەرەکەوێ ینی تۆ کاتێکە بۆتۆکسەکە بۆ نەخۆشەکەکەی ئەبێ پێی بوترێ یەکسەر ئیش ناکات دوای 3 ڕۆژ بۆ 10 ڕۆژی ئەوێ تا ئیشەکات ئیشەکەشی وردە وردابێ بۆ ناگەر بۆ ناوچەوان کرابێت بۆ خەتی بینی برۆکان کرابێت بەپێی کار لە دوای ئەو چەند ڕۆژە هەستەکات نەخۆشەکەی وردەودە ئەو چرچەی نامێنێ ئەو جوڵەیە نامێنێت لە ماسوولکەکە چکە خۆی بۆ تۆکسەکە چێکات ماسوولکەکە ئیفلیجەکات ناهێڵێ و ماسوولکەیە بجوڵێت بۆی چرچێکە نەمێنێ وەکو کاریگەرەکەی تەقریبی هەتاکو 6 مانگ ئەمێنێتەوە بەشێکی گشتی هەندێک نەخۆشەیە زیاتر
بۆتۆکسەکە ینی ئەمێنێتەوە لەلایەن هەندێک هەیە کەمتر و بەعامیش لە وەرزی گەرمایە لەبەرەوەی ماسوولکە زۆر گرژە بێت و خاوە بێتەوە ئەما بێتە هۆی دروستبوونی چرچێکان و دەرکەوتنەوەی چرچێکان لەبەرەوە بۆتۆکس لەو حاڵەتی هاوینە کەمێک کەمتر بەرگاگرێ وەکو فیلەر ئەگەر باسی فیلەرکەین ئەمە نەوعی زۆرە هیانە 6 مانگ ئەمێنێتەوە هیانە ساڵ ئەمێنێتەوە و کاریگەرەکەی ڕاستەوخۆ یەکسەر دەرئەکەوێت لە کەسەکان ئەو وەختەی کە تۆ بە نەخۆشەکەی جیازێکە دەرەکەوێت بەو شێوە. بەڵێ زۆر باشە کاتێکە کەسێک فیلەری خۆت بۆتۆکس دەکات هیچ کاریگەرێکی لاوەکی دەبێت گەلێ بۆ جوانکاری بەکاری دێنێ کاریگەرە لاوەکیەکان کەمن ئەتوانین بڵین تەنها سووربوونەوەیە یاخود کەمێک شینبوونەوە هەندێ جار لە فیلەرە ئاوسانە بێت بۆ ماوەی چەند ڕۆژێک دووسێ ڕۆژی یەکەم ئەوش ئەڕوادێن لە ساسە لە ماوەی هەفتەیەکە ئەو ئاوسان و شینبوونە و ئەوانەی نامێنێت. زۆر باشە دکتۆرە لە ئێستادا زۆر باسی پلازما دەکرێت پێم وابێت چەم کێکە کە ڕۆژانە زۆر بەرگەوەی هەمومان دەکرێت دەمێ بزانە پلازما چییە بۆ کێ دەکرێت و یاخود مەبەست چیە لەکردنی پلازما؟ بەڵێ پلازما خوێنی کەسەکە خۆیەتی کە وەرەگیرێت و پاش ئەوەی کە بە جیهاز جیاکرێتەوە لەناو خوێنە ئێمە خەپلەکانی خوێنمان هەیە پەڕەکانی خوێنمان هەیە بە ئینگلیزی بڵین ئێمە پێڵین PRP پلیتلێت ریچ پلازما واتە ئەو پلازمایی کە بە ڕێژەیەکی زۆر خەپلەکانی خوێنی تایە ئێمە بۆچی زیاتر لەسەر پلازماکان لەسەر خەپلەکانی خوێن وردەبینەوە لەبەرەوەی لە ناو پەڕەکانی خوێنە لە ناو خەپلەکانی خوێنە فاکتەری باشی تایە ئەنزیمی باشی تایە کە ئەمانە بە پێی کادوا ئەکەن پلازماکە بڵین لەو شوێنەی کە دانراوە بۆ مناگەر بۆ دەم و چاو دابندێت کۆلاجینی پێست زیاد بکات پێستەکە شێدار بکاتەوە تێگەی ینی کاتی ئەوێ هەتاکو و ئیشی خۆی کات و بەپێی ئەوەی کە بۆی دانراوە. زۆر باش ئەیکەواتە کاریگەریەکانی پلازماکەی دەردەکەوێت کەی تۆ هەست دەکەیت کە کاریگەریم ماودەی کە بەکارهێنەوە تا لە دەرکەوتووە و ئیسفادە لەکەم. بەڵێ لە دوای مانگێک تەقریبی هەستەکەی هەندێ جار هەیە نەخۆشمان هەیە لە جلسەی دومیشی کردو ئەنجا هەستی بە فەرخەکە کردو چکە پلازما کاتی ئەوێ هەتا ئیشەکە هەتا ئەو فاکتەر و ئەنزیمانی کە تایەتی بەپێی کات ینی پێچێ هەتاکو ئەو ئەنزیمانە لەو بەشی پێستا ئیشی خۆیانەکەن و هەندێک جار بۆ قژیش بەکارەهێنرێت بۆ پڕبوونی قژ بۆ کەمکردنەوەی ڕوتانەوە بەو شێوەیە. ئەیکاتە لە ڕووی کاریگەریەکانەوە چۆنەوەتە کاریگەری لاوەکی بەکارهێنانی پلازماش کاریگەریکی هەیە دەرکەوتای بەکارهێنانی؟ کاریگەری لاوەکی ئەوش هەر وەکو بۆتۆکس کە باسمان کرد تەنها بڵێن گەر سووربوونەوەیکی هەبێت کەمێک ئاوسانی هەبێت تەنها 24 ساعتی یەکەم و دوای نامێنێت. زۆر باشە دکتۆرە حەزەکەم بچینە سەر بابەتی پاکردنەوەی دەم و چاو یاخود مەساجکە لە ئێستا لە سنتەرە جوانکاریەکانە دەکرێت دەمێ بزانم تا چەند گرنگە ئەم پاکردنەوە بکرێت. پاکردنەوە زۆر پێویستە بۆ دەم و چاو بە تایبەت لە وڵاتی ئێمەیە کە جەوەکەمان پاک نییە ژینگەمان پاک نییە و جۆرەها دەرمان و کرێمات یەتە ناو ئەم شارە و ینی ئەنواع ئەخرێتە بەکارەهێنرێ بۆ پێزەرێکی زۆری ئەبێ بۆ پێست لەبەرەوەمە پێویستە هەموو کەسێک بەلانی کەم 6 مانگجارێ پاکردنەوەی پێستی بۆ بکرێت بۆ ئەوەی ئەو پێسە مردوانێکی لەسەر بڵین ڕوخسارەتی ئەوانە لا بچێت و پێستێکی تازە بێتەوە ئەو پێستی کە تازە ژێتەوە ئەبێت پارێزگاری لێ بکرێن ینی دەرمانی باش بەکار بێنێت جەخۆری باش بەکاربهێنرێت بۆی بەباشی بمێنێتەوە. بەڵێ دکتۆرە لە ئێستادا زۆرنەی خانمان ئەناڵێن بەدەست مووی زیادەیە لەشیاندا لە دەموچاویان بەیاخود لە هەر شوێنێکی تریان ئیتر بار هۆکارێک بێت چی دەکرێت بۆ کەسانی کە مووی زیادیان هەیە لە بەڕێستان؟ چارەسەری مووی زیادە لە ئێستادا لەیزەرە جۆرەها لەیزەر هەیە بۆ چارەسەرکردن ئەمانە بە شێوەی جەلسات دەکرێت پێویستە نەخۆشەکە لە ماوەی بڵێن 21 بۆ 28 ڕۆژە جەلسەکەی بۆ بکرێ و جەلسەی دووەم زیاد ینی تێنەپەڕێ بەسەر ئەو کاتەیە چکە گەشەیم و بە سێ بەشە ئەڕوات یان جار وایە تۆ نەخۆشەکەت لە کاتی خۆیان نەهاتۆتەوە بۆ ئەوەی کە جەلسەی مۆکەی بۆ بکرێ لەبەرەوە هەندێک جار هەستەکە ئیسفادەی لێ نەکردو یان کەمی ڕۆشتووە یان شێوەی مۆکە لە کەسەکەیە ئەمانە هەمووی تەسیرەکات بۆ بنەبڕبوونی مۆکە.
بەڵێ دکتۆرە باسی جلساتی لێزەرت کرد هەندێک کەس دوای جلسەیەک هەست بە کاریگەرەکان دەکەن بەڵام هەندێکی تر پێویستان بە چەند جلسەیەکی زیاترە دەمێ بزانم هۆکاریان بۆ چیە گەڕێتەوە وەکو باسمان کرد جۆری مۆکە فەرقەکان بوونیەتی کەسەکە هەندێک کەس هەیە بڵین هەر بە بوونیەت نوعەتی مویان تەنکە کەمە هەندێک هەیە نەعبعەکسەوە و بەتایبەت بۆ لەیزەریش جۆران هەیە ینی هانە تەنها بۆ ئەو موانە بێ کە مویەکی ڕەشی ڕقن هانە نا ینی بۆ مۆ نەرمەکانی شەبێ بەڵام بەگشتێک هێتە سەر کەسەکە و چۆنیش ینی لەو فترەی کە پێویست بووە جلسەی لەیزەرەکەی بکات کردوێتی یان زۆر دوای خستووە. بەڵێ دکتۆرا دەمێ بزانم دوڕێنمای چێ بۆ هاوڵاتیان و بۆ بینەران بۆ کەسانی کە ئێستا سیر ئێوە دەکەن دوان ڕێنمایم بۆ هاوڵاتیان ئەوەیە تکان لە یەکەم زۆر ئاگادار بن لە هەڵبژاردننی ئەو پزیشکەیە کاچنە لای چکە بەڕاستی لە ئێستاە زۆر کەس هەیە بواری جوانکاریان بە شێوەیەک هەڵبژاردووە ینی زیاد لە حەدی خۆی استیغلال کراوە وەزعەکە لەبەرەوە زۆر گرنگە کە بزانی ئەچی بۆ لای کێ و چیت بۆ ئەکرێ و زیارڕەوی نەکرێت لە بەکارهێنانی هەر شتێکا کە بۆت کرا. زۆر سپاس دکتۆرە زۆر سپاس بۆ کاتێک کە بەێمەت بەخشی سپاس بۆ دکتۆرە تانیا محەممەد ڕۆف پسپۆری نەشتەرگەری جوانکاری و سوتایی بۆ هیوای کە توانی بێتمان وەڵامی زۆرینی پرسیارەکانی ئێوە بە ڕێزمان دابێتەوە. کاتێککە باسی جوانکاری دەکرێت هەمیشە وێنەیەکی جوان ئەندێشە دەکەین بەڵام هەندێک جار دەرەنجامی جوانکاریەکان کارەساتی گەورە دەخۆبکەنێ هاوکارم ڕاستی ڤیدیۆیەکی لەسەر ئەم بابەتە بۆ ئامادەکردوون فەرمون بینەری بن. فیشاڵ تاکەر بریاریدا نەشتەرگەری لوت ئەنجام بدات بەڵام لە یەکەم نەشتەرگەریەوە بووە هۆی نەخۆشیەک لە ڕێڕەوی لوتیدا کە بۆ هۆی دووبارە سەردانیکردنەوەی بۆ لای دکتۆر چەندین جار لە پاش 21 نەشتەرگەری یەک لە دوای یەک دەرەنجام لوتی لەدەستدا بەڵام پزیشکەکان تیوبێکیان بۆدانا تا لانی کەم بتوانێت هەناسە بدات. هانگ میۆکۆ ئارەزووی بە گەنجیمانەوە میۆکۆی وا لێ کرد کە بەردەوام سەردانی پزیشکی جوانکاری بکات بۆ ئەوەی چی پێویستە بۆی بکەن بۆ ئەوەی بە گەنجی و بە جوانی بمێنێتەوە تا کۆتاجار ڕۆنی چێشتی کردە ژێر پێستی دەموچاوی شتەکان باش دەڕۆشتن تا ئەو ڕۆژەی هەوکردن بە هەموو دەموچاوی بڵاو بوویەوە پاشان پزیشکەکان نزیکەی 250 گرام لە ڕۆنی چێشتیان دەرهێنا لە دەموچاوی. ڕاژی لە ساڵی 2005 ویستی شێوەی خۆی بگۆڕێت لەبری ئەوەی بچێتە لای پزیشکێکی پسپۆر تەنها $3,000 کۆ کردەوە و چۆ لای پزیشکێکی نایاسایی کە ویستی ڕوومەت و چەناگە و لێو و ڕانەکانی بەرز بکاتەوە بەڵام پزیشکەکە چەند مادەیەکی وەکسیکۆتین و ڕۆنی کانزایی بەکارهێنا لە ڕاستیدا ئەم مادانە دەبنە ژەهر لە لەشدا بەڵام خۆشبەختانە لیژنەیەک لە پزیشکی پسپۆر توانیان مادەکانی بۆ دەربهێنن پێش ئەوەی هیچ زیانێکی تەندروستی بەڕێژی بگات. بەهۆی هەبوونی ئارەزووی ڕاوکردن هاوسەری پێشووی جۆسلین دەیویست جۆسلین زیاتر لە پشی لە بچێت بۆ ئەم مەبەستە چەندین نەشتەرگەری ئەنجامدا کە سەرجەمی تێچووی نەشتەرگەریەکانی دەگاتە $4 ملیۆن. بەهۆی ئەو ئارەزووە زۆرەی کریستینا هەیبوو بۆ کارکتەری ئەفلام کارتۆنی جەسیکا ڕابت ویستی شێوەی خۆی وەکو جەسیکا ڕابت لێ بکات لەبەرەوە دەستی کرد بە بەکارهێنانی فیلەر و هەر جارەی $6 تێدەچوو. کریستینا ئێستا خاوەنی ڕکۆردی گەورەترین لێوی جیهانە لە دوای 80 جار بەکارهێنانی فیلەر پلانی وەستانی نییە. دەمانەوێت بزانین ڕاو سەرنجی خوێنکاران چا لەسەر بابەتەکانی جوانکاری پێیان باشە جوانکاری بکرێت یا خودڕێکاری وەڵامی ئەمانە و کۆمەڵێک پرسیاری تر لەم راپۆرتەدا دەبینین کە هاوکارم سومەیا وی ئامادەکردین. جوانکاری کردووە؟ نەخێر. پێ باشە جوانکاری بکرێ یا ڕێکاری؟ جوانکاری پێم باشە بکرێ بۆ کەسێک کە هەست بە سیقە نەکا لە بەشێکی تایبەتی خۆی جوانکاری بۆ بکە زۆر ئاسایە چکە ئەوە سیقی خۆی زیاتر ئەکا بەخۆی. پێ باشە لە شتەمەنێکە ئەنجام لە چتەمەنێکە بەڕێی من کە گەیشتە کامل بوون ئەو کەسە پێویستی ناکەم بە تەمەنەوە کە کامل بوو وتوانی بڕیار بە کە بێوێ ئەو ئیشە بکە ئەتوانێ بیکە ئەیتر خۆیەک لە تەمەنی 18 بوو یاخۆ لە 30 بوو. تاسە جوانکاری نەخێر. پێ باشە ڕێکاری بکرێ جوانکاری؟ ڕێکاری. لە شتەمەنێکە ئەمە بکرێ باشە؟ وەڵاهی بە پێیانی
ئێستا تۆ کە خۆل لە شتێک نامرتاحبی بۆ منە لوتی یان شتێک ئەو کاتە یعنی لەسەر و هەژدە زیاتر چکار خۆی ئەمەلیاتیش لەسەر و هەژدەوە ئەکرێ بۆ هەر کەسێک بەکار پێ باشە جوانکاری بکرێ ڕێکاری بەڕای من جوانکاری باشترە لە چ تەمەنێکە ئەمە بکرێت لەو تەمەنی کە دڵنیابی کە ئەو کەسەی کەم قسەی پێڵی وەرێگرێ واتە لە هەژدە بەرەو سەر جوانکاری جوانترین شتە کە ئینسان هەیبێ هەموو کەسێ بە جوانەکانی خۆیەوە جوانە بێ ڕێکاری بکەی ڕەنگە ئەو شتێک کە جوانە لە داهاتوە ناشرینتر بێ وەک لەوەی کە جوان بێ بۆ نمونە سەر ڕێگریکردن لەوەی کە چۆن بێڵم کەسەکان سربەز نەبن لەوەی کە بچنە کافتریاکان بۆ نمونە کەسە لە کوردستان و بەعام لە سلێمانیش خوارەش دە ساڵ بۆی نێبچێتە ژوورۆ ئۆکەی جوانکاریە بەڵام ئەگەر لە خوارەوێ بە ڕێکاری بێ بیکە بە ڕێکاری ناشرین نەبێ کەسەکە بە زۆری و بە زۆرداری ئەم کاری خۆی باتە سەر بتێنێت ئێری باتە سەرکەواتە لێوار ڕێکاریەکە بوو بە ناشرینکاری نەبوو بە جوانکاری تا ئێستا جوانکاری کردووە بەڵێ پێ باشە جوانکاری بکرێ ڕێکاری ئینسان هەرچێکی پێخۆش بێ ئەساییە بیکات ئەگەر جوانکاری بێ هەرچێکی تر بێت بەس تۆ مرتاحبی بە خودی خۆت هەرچێک بێ ئەساییە بیکات لە چ تەمەنێکە ڕێکاری بکرێ باشە ئەو پەڕی هەژدە بەرەو دواوە پێشتر نەکرێت چکە هیچ باش تا ئێستا جوانکاری کردووە نەخێر پێت باشە جوانکاری بکرێ ڕێکاری وەڵایی ڕێکاری لە چ تەمەنێکە ئەمە بکرێ باشە وەڵایی تر ئەگەر بکرێت سەر و هەژدە بێ باشتر تا ئێستا جوانکاری کردووە من ناوی جوانکاریەکەم نەکردو تاکو ئێستا باشە پێ باشە جوانکاری بکرێ ڕێکاری بە بڕای من هەردووکیان ئاساییە بەڵام من بۆ خۆم قەنەعەتم وایە هەر شتێک لە دەروی دەسەڵاتی ئینسان بێت من خەمی بۆ ناخۆم بۆ نمونە بیر لەوە ناکەمەوە کە لوتی من گەورەیە یاخود بچووکە سەر ڕوومەتەکانم بەرزە یاخود نزمە چووکە لە دەروی دەسەڵاتی خۆم ئەمە خۆم بەشدار نیم تایە لە دروستکردنی زۆر گرنگە احتیمام بە ڕێکاری بدرێت و پێویستە لەو ڕۆوە کە پزیشک ڕێنمایت بۆ دانێت تۆ جێبەجێ کەیت بە تایبەتی ئێستا کۆمەڵە سنتەری زۆر باش لە هەرێمی کوردستان هەیە کە تایبەتە بە ڕێکاری ڕوخسار پێ باشە لە چ تەمەنێکە بکرێت ڕێکاری جۆری ڕێکاریەکە دەور ئەبینێ بۆ نمونە هەندێک ڕێکاریە کە لە سەرتاوە ئەنجام بدرێت دواتر بۆ قۆناغەکانی داهاتوو باشتر توانی تەحمل لەگەڵا بکەی بەڵام بەگشتی لە هەرێمی کوردستان لای ئێمە بۆتە بەشێک لە کللتوری خەڵک کە لە تەمەنی 16 ساڵ تاکو و 25 ساڵ ڕێکاری و جوانکاری ئەنجام درێت تا ئێستا جوانکاری کردووە نەخێر پێ باشە جوانکاری بکرێ یان ڕێکاری پێم باش ڕێکاری بکرێت جوانکاری بۆ هەم کاتە زەرور نییە لە چ تەمەنێکە بکرێت تاپەن ئەویش لە تامانی هەژدە بۆ سەرەوە 20 بۆ سەرەوە تا ئێستا جوانکاری کردووە نەخێر پێ باشە جوانکاری بکرێ یان ڕێکاری ئەگەر پێویست بکات جوانکاری بەڵام کە زۆر پێویست نەبێت ڕێکاری بێ تا ئێستا جوانکاری کردووە نەخێر پێ باشە جوانکاری بکرێ یان ڕێکاری جوانکاری ئەگەر ئەو کەسە بە بەشێکی لەشی خۆی نامرتاح بێت نەک لە بەر خەڵک بیکا لە بەر خۆی بیکا زۆر شتێکی ئاسایە جوانکاری لە چ تەمەنێکە بکرێ باشە تەمعان خۆی ئەگەر بتەوێت ئیشەکانی سەر بگرێت و تێک نەچێتەوە هەل لە ڕووی تەندروستی ئەو کەسەوە لە دوای 18 ساڵەوە زۆر باشە پێ باشە جوانکاری بکرێ یان ڕێکاری ڕێکاری لە چ تەمەنێکە بکرێ باشە لەو کاتەیە کە پێویستە 8 دقیقەیەک پێویستە بوو دروستە بکرێ بە پێش شەرعیش ئەوە تەبیعیە بەڵام جوانکاری نازانم شتێکی زۆر ناشرینە هەموو بە شەرێک خۆی تەبیعی باشە بەڵام زیاف یعنی مجازەفەکردن بە دەموچەوە زۆر یعنی بەتەواتی بێ ئوسلوبیە یعنی کەسێک شێوازێکی خۆی هەیە ئەگەر لوتە لار بۆیان حادیسێکیان شتێک پێویستە بە ڕێکاری دروستە بەڵام بە شێوەیەکی تەبیعی لە یەکی خۆڕای بکرێ نازانم شتێکی نامەعقولە تا ئێستا جوانکاری کردووە نەخێر پێ باشە جوانکاری بکرێ یان ڕێکاری ڕێکاری باشتر ئەگەر بکرێ و هەچ کەسە و بەپێی حەزی خۆی ینی ئەکەوتە سەر و کەسەگە خۆی لە شتێک نامرتاح بێ بیکات ئەوە ئەتیادی ئەگەر بیکە لە چ تەمەنێکە بکرێ باشە خۆی لە تەمەنی سەر و هەژدەوە بکرێ باشە پێ باشە ڕێکاری بکرێ جوانکاری والله بەڕێی من هەردووکان طبیعیە هەردووکان طبیعیە یعنی مەسەلەن کەسێکەیە مەسەلەن چوزانم ڕوخساری تۆزە ناشرینە یان بە شێوەیەکە لە توانایەوەی هەبێت دەسەڵاتی هەبێت جوانکاری بکە قەیچەکانی زۆر طبیعیە چکە ئاخر جار ئەو ڕێکاری کە تۆش باسێکەوە ژەربێتە جوانکاری پێ باشە لە چ تەمەنێکە بکرێ لە چ تەمەنێکا بکرێت لە تەمەنی گەنجێتیە باشترە ئەینە تەسەور ناگەم خەڵکە چوێت تەمەنەوە پێویستی بەوە هەبێت تا ئێستا جوانکاری کردووە نەخێر پێ باشە جوانکاری بکرێ یان ڕێکاری وڵایتر بەپی کەسەکە کەوتە بەچی نامرتاح بیبیکی زۆر ئاسایی لە چ تەمەنێکە ئەمە بکرێ باشە 18 بەرەو ژوور پێ باشە جوانکاری بکرێ یان ڕێکاری نازار ئاسایی سروشتی کەسەکە خۆی بێت
چۆنیت وە باوا بێت بۆچی جوانکاری ئەەکەیت پێویست ناکات پێ باشە لە شتەمەنێکا بکری ئەگەر کەسە ویستی بیکە ئەگەر کەسێک بۆ نمونە لاواچە شوێنێکی زۆر جوان نەبێت یان پێویست بکات لە دوای 20 ساڵەوە باشە گەر بیکات پێ باشە جوانکاری بکرێ ڕێکاری بکرێ باشترێکە و جوانکاریش ئەتوانی بکرێ بۆ نە کەسێ مرتاحت نەبێت بە شتێکی خۆی لاوانی عیبی نەبێت بەڵام بەلایەوە جوانتر بکات ئەوە شەر طبیعیە لە شتەمەنێکە ئەمە بکرێ باشە وڵا خۆی طبعا هەر بە دوای 18 ساڵ بێ بەس بۆ تۆ لە دوای 40 ساڵ دایمە پێویستی بە بۆ تۆ کسیان ئەو شتانە طبیعیە بەس ڕغبەتی و کەسەش ئەکەوێتە سەر ئەو کەسەش تر خۆی لە شتەمەنێکەوە بەس هیچ ئەکی دوای 18 ساڵ بە دوای ئەوەی بە شێوەیەکی تیۆری گفتوگۆمان لەسەر جوانکاریەکانی پێست کرد پێمان باش و بچینە هەمان سنتەر و ببینین ئەو کارانە چین کە بۆ چارەخوازان دەکرێت لە سنتەرەدا بۆ ئەمە بەستە دەچینە لای ئەو بڕگەیی کە هاوکارە محەممەد ئامادەی کردووە. دکتۆرە پلازما چۆن ئەنجام بدرێت؟ پلازما پاش وەرگرتنی خوێن لە نەخۆشەکە ئێستا لە بەرچای خۆتان ئەنجامیین. پێش هەموو شتێک خوێن لە نەخۆشەکە وەرەگیرێت. بەڵێ. دواتر خوێنەکان ئەخرێتە ناو تیوبی تایبەتەوە بۆ جاکردنەوەی پلازما لە خڕۆکە سوورەکانی خوێن لەگەڵ خڕۆکە سپێکانە. باشە؟ زۆر باشە. دکتۆرە چەندێک خوێن وەرەگیرێت لەو کەسێک کە پلازمای بۆ ئەنجام بدرێت؟ بەپێی تیوبەکان فەرقەکە هەندێک جار پێویستمانە 16 سیسی هەندێک جار پێویستمانە 20 سیسی وەرگرین بۆی ئەوەندە پلازمامان دەستکەوێنە پیارپیمان دەستکەوێت کە نەخۆشەکە بۆ یەکرێت و استفادەی لێ بکات. ئەمە دوای ئەوەی کە خوێنەکە نزیکی 15 سیسی ئەبێ لە نەخۆشەکە وەربگیرێت. لە پاشەمە سنترفیوجەکرێت ئەم سنترفیوجە چی ئەکات لە خوێنەکە؟ خوێنەکە جیا ئەکاتەوە. وەکو وتمان خەپلەکانی خوێن جیا ئەکاتەوە لە خڕۆکە سوورەکان و خڕۆکە سپێکان. قایم دەستی بخەسە. پاشەوی ئەخرێتە ناو تیوبی تایبەتەوە. ئەم تیوبە تایبەتە تەنها بە جاکردنەوەی پلازما. بەڵێ. خەپلەکانی خوێن. بەڵێ. دوو تیوبی بۆ دانین بۆی کە لە سنترفیوجەکە دامان نا بەرامبەر یەک بن و بە ئاسانی جا ببنەوە. لە پاشەمە هەر ئەم پلازمایە بەکاری هەندێتەوە بۆ سەردەموچاوی نەخۆشەکە خۆی و بەڵێ ئێستا ئێمە بێ 10 دقە چاوەڕێ بکەین دوای ئەوەی کە پلازماکەمان جیابەوە ئەنجا ئەکرێت بۆ دەموچاوی نەخۆشەکە پێشتر بێت نەخۆشەکەمان دەموچاوی بەنج کرابێت بۆی ئازاری نەبێ هەست بە ئازار نەکات. کاتەکەمی ئازاریشی هەیە؟ کەمێک زۆر نییە. بەڵام بەنجەکە هەم مۆزوعیە و هەم ئازار بەنجەکە لە ڕێگەی کرێمەوە بەنجەکرێ. ئەو نیە بڵێ بە دەرزی بەنجەکرێ نەخێر تەنها لە ڕێگەی کرێمەوە بەنجەکرێت. دوای ئەوە ئەمە بێ بخێنە ناو سنترفیوجەکەمانەوە کاتێنێ 10 دقە بێتەوە دوای ئەوەی کە جیابێتەوە ئەتوانین جارێکتر بۆ نەخۆشەکە بخێنە ژێر پێستی. دەخێتەوە ژێر پێستی و هەم بە هەمان شێوە بۆ پێستی خۆی بەکارهێنرێتوانێ و ئەم مادەی کە جیاوەتەوە بەزگە لەو بەشەی چینەی خوارەوەی. بەڵێ دوای پیشانتانێن با جیابێتەوە پیشانە درێت. زۆر باشە. دوای ئەوەی پلازماکەمان تەواو بوو 10 دقەکە تەواو بوو 4000 سوڕانەی کردووە لە دقەیەکە ئێستا پلازماکەمان جیابۆتەوە وەکوی بینن بەم شێوەیە ئەم ڕەنگە زەردەیان ئەمە پلازماکەیە ڕێژێکی زۆر لە خەپلەکانی خوێنی تێیە ئەمەش خڕۆکە سوور و سپێکانە ئێمە ئەم بەشە سوورە تۆخەمان ناوێت کە خۆی بە جێڵێک بۆی جاکردنێتەوە تەنها ئەم بەشە زەردەمانێت و ئەیخێنەوە ژێر پێستی نەخۆشەکە. دکتۆرە ئەمە پرسیارە لێ بکەم ئایا ئەم بەشە زەردەی سەرەوە کە بریتە لە پلازماکە لەگەڵ پلازماکە چی مادەیەکی تر هەیە؟ لە ناو پلازماکەوەتە کە ماڵین پلازما پلێتلێت گرۆ ڕیچ پلازما ئەو پلازمای کە ڕێژەیەکی زۆر لە خەپلەکانی خوێنی تایە
لە ناویە گرۆس فاکتەر هەیە ئەنزیمی باش هەیە کە یارمەتی دەرن بۆ ئەوەی کۆلاجینی پێست دروستکەنەوە. ئەم کۆلاجینە ینی وا ئەکا پێستەکە تون بێتەوە، پێستەکە شێدارتر بێت، چرچێ وردەکان لابەرێت و ئەو کەسانەی کە پەڵەشیان هەیە سپادەی لەکەن. هەندێک کەس هەیە کە ڕەشی ژێرچاوی هەیە، بۆ ئەوانش زۆر ئیسپادەی هەیە پلازما. سەرتا بێت دەمچای نەخۆشەکە تاقیم بکەین. بۆ پاکردنەوەیە ئەمە کحولپادە، کەمێک بۆنی ناخۆشە بەڵام تاقیمە، تاقیمێکی باش ئەیات بە پێستەکە. سەرەتا تەنها لایەکی بۆی نەخۆشەکەشمان بێزار نەبێت لە بۆنی کحولەکە. کەواتە دکتۆرە ئەم پلازمایی کە ئەنجام مەدرێ زیاتر وەکو پێدانی مادە و خۆراک وایە بۆ پێستەکە و چالاکردنەوەی پێستەکەیە. بەڵێ ئێستا ئەمە پلازماکەمان حازرە، ئێمە توانین بخێنە ژێر پێستی نەخۆشەکەەوە. دەرەوە دەست پێ بکەین. پلازماکە خرێتە ژێر پێستەکەەوە. پلازماکە بەم شێوەیە ئەبێت لە 1 سانتیم و کەمێک ئینجێکشن بکەین، کەمێک دەرزی پلازماکە بخێنە، ئەمە بخرێتە ژێر پێستەکە. هەندێک جار لە ڕێگەی جیهازی تایبەتەوە ئەم پلازمای ئەخرێتە ژێر پێستەکە، بەڵام شێوازی ئیشکردنەکەی هەر نەفسی شتە، هەمان ئەنجامات، هەمان ئەنجامینە. بەم شێوەیە هەمووی 1 سانتیمی بین بێ پلازماکە ئەخرێتە ژێر پێستەکەەوە. ئەو شوێنانەی کە بزانین پەڵەی زۆرە، چرچی وردی تایە، لەم بەشانە ئەتوانین کەمتر لە 1 سانتیم یاواتە نزیکتر ئینجێکشن بکەین. بۆ نمونە لەم بەشایە عادەتەن کە بەشەیەکی گشتی چرچی ورد هەیە لە دەوروبەری چاوە، ئەتوانین بەشەیەکی چڕتر یعنی زیاتر پلازما ئەخەنە شوێنەکەەوە. بەڵێ بەڵێ. دکتۆرە ئەم پلازمایە کۆمەڵە کەس هەیە ڕەنگە وتمان هەر لە خوێنی خۆی جیاکرێتەوە. باشە ئەم کەسە هەیە نەخۆشە یان بۆ نە ڤایرۆسێک هەیە لە ناوخۆنیە، ئەکرێت و ئاساییە بۆی بەکاربهێنرێتەوە، ئەو ڤایرۆسە کار ناکات لە پێستی. ئەوانەی کێشەی ڤایرۆسییان هەیە، ڤایرۆسی جگەریان هەیە و تاکید لە خوێنیشانە هەیە، باشترە نەیکەن، نەکرێت. و ئەگینا هیچ نەخۆشەکانی تری خوێن مەگەر کەسێک کەم خوێن بێت کە خوێنی کەم بوو، ڕێژەی ئەقراسەکان واتە پلێتلێتەکانیش لە ناو پلازماکە کەمە. ئەمە لە جاتی لەوەی ینی بڵێن بە 2 جەلسە پلازمای سوادەکە وا پێویستەکە 4 و 5 بۆ بکرێت. لەبەرەوەی ئێمە بۆی ناکەین هەتاکو ڕێژەی خوێنەکەی بەرزە بێتەوە باشترە بێت ئەنجا پلازمای بۆ کرێت. کاتە کەسێکیش خوێنی کەم بێت باشترە نەیکات. بەڵێ بەنسبەت ئافرەتی دووژانەوە هیچ زەرەرێکی نییە بۆ ئافرەتی دووگیانیا ئەو ئافرەتانەی کە شیرەیەن، بەڵام تەنها کێشە ئەوەیە پلازما خۆی کەمێک بە ئازارە. هەندێک هەس هەیە زیاد لە پێویستیانی هەست بەو ئازارە ئەکا، باشترە نەیکات، ینی زۆر ئەوەنە ضروری نییە کە لە کاتی دووگیانێک هەیە پلازما بکات. بەڵام هەر لەگەڵیشا بەنجەکرێت. بەڵێ بەڵێ بێگومان بەنجەکە بە شێوەی کرێمەکرێت، ئەدرێت لە پێستی نەخۆشەکە نزیکی 9 ساعت 40 دقیقە بە پێستی ومێنێت، دوای ئەوەنە هەست بە ئازار ناکات. زۆر باش. دکتۆرە ئەفێکتەکانی یان کاریگەریەکانی ئەم پلازمایە کە بۆ پێستەکە ئەنجامەدرێ لە پاش چەندێکا دەرەکەوێت، ینی ڕاستەوخۆ دەرەکەوێت بۆ ئەم کەسە ئەمڕۆ پلازمامان بۆ ئەنجامەوە هەفتەی داهاتوو پێستەکەی بە شێوەیەکی جوانترە بینین، ینی سەرەتا بڵێن هەتاکو سبینێ نەخۆشەکە کەمێک هەست بە ئاسایی دەموچاوەکەیەکات، لە دوای 24 ساعت ئاسایی ئاساوەکەی نامێنێ. ئێستا ئەم سووربوونەوەی ئێستاشکەی بینن هەر ساعتێک 40 دقیقەی بێت و دوای نامێنێ ئەم سووربوونەوەی. بەنسبەت کاریگەری پلازماوە لە دوای مانگەوە دەرەکەوێت. هەندێک جار هەیە ئێمە لە ناو پلازماکە ڤیتامینی تایبەت ئیزافە ئەکەین بۆی چارەسەرەکە سریعتر بێ یان کاریگەرەکەی زووتر دەرکەوێت. ئەمانەش بە پێی پێویستیانی هەندێک کەسێ بۆ منە پەڵەی هەیە، ئەمە دەرمانی تایبەت بە پەڵەی بۆ تێکەڵەکەین لەگەڵ پلازماکەیە بۆ ئەوەی باشتر و خێراتر ئیسفادە لە پلازماکەی بکات. سپاس بۆ دکتۆرە کە ئەمڕۆ هۆکارمان بوو و هەروەها سپاس بۆ ئەم خاتوونە بە ڕێزەش، هیوامان تەندروستیەوە.
تەواوی بابەتەکانی ئەم جارەی SP هەڵمان پێشکەشکردن. سپاس بە هاوکارانم، سپاس بە ئێوە کە بینەرمان بوون. ڕێز و خۆشەویستیمان قبول بکەن، هەمیشە تەندروست.